جار پارتیەکانی سلەیمانی بنەماڵەی سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان جەماوەرە مەرد و بە هەڵوێست و شەرەفمەندەکەی پارتی لە سنووری لیژنەی ناوچەی دووی سەربەرز لقی چوار ئەمڕۆ بەختەوەر و خۆشحاڵە کە لە خزمەتی ئێوەیە. دیدارتان مایەی خۆشحاڵی و بەختەوەریمانە. ڕێگەم دەن بە ناوی ئێوەی بەڕێز و لقی چواریشەوە بە خێراتنێکی زۆر گەرمی هەڤاڵ و برای ئازیزمان کاک ئاکۆ چاوشین ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها هەڤاڵ و برای عەزیز و خۆشەویستمان مامۆستا بەسام عەلی بەرپرسی لقی 12ی پارتی دیموکراتی کوردستان بکەین. زۆر بەخێر بێن سەر چاوان. هەڤاڵانی بەڕێز، لەگەڵ برای گەورە و بەڕێزمان کاک ئاکۆوە ڕێککەوتین کە جەنابیان لە جیاتی ئێمە و لقی چوار و لە جیاتی خۆشی کەلیمەی ئەمڕۆ ئەو پێشکەشی جەنابتانی بکە. بۆیە من لێرە کورتی دەکەمەوە. ومێدم ئەوەیە کە هەموو لایەکمان بەیەکەوە بتوانین سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەین. جارێکی تر بەخێر بێن. زۆر سپاس سەرچاو. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، هەڤاڵانی ڕێگای پیرۆزی بارزانی، پێخۆشحاڵم ئەمڕۆ کە لە خزمەتی جەنابتانم بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە کەمێک لە باسی گرنگی هەڵبژاردن بکەین. من نامەوێت لێرە ئێستا باسی مێژووی پارتی و بارزانی بۆ ئێوە بکەم، چونکە دڵنیام هەرێکێک لە ئێوە لەو مێژووە باش شارەزان بە بارزانی و پارتیش لە ناو دڵی ئێوەدا دەژیت. ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چارەنووسسازە. جەنابی سەرۆک بارزانی لە کۆبوونەوەکانیدا لەم ئەخیرەدا زۆر تاکیدی لەوە ئەکردەوە کە پێویستە پارتی هەوڵ بدات کورسیەکانی لەسەر و 25 کورسیەوە بێت بۆ ئەوەی پارتی بتوانێت سەنگی خۆی لە کوردستان و لە عێراقدا دیاری بکات. دیارە ئەو ئومێدەش لەوە هاتووە کە بڕوای بە جەماوەرەکەی خۆی هەیە و بڕوای بە ئەندامان و کادر و لایەنگیرانی پارتی هەیە. بۆیە پێویستە لەسەر هەرمومان زۆر بەجددی کار بکەین و ڕێنمایەکانی کە پێمان دەدرێت لە سەروی خۆمانەوە بە وردی جێبەجێ بکەین، هەر لە ئێستاوە تاگەین بەو بە ڕۆژی دەنگدان. هەڤاڵان، ئەم پرۆسەیە پرۆسەیەکی دیموکراسیە و ئێمە بڕوامان بەوە هەیە کە پارتیشمان لەم پرۆسەیە سەرکەوتووە بێت، وەکو هەردەم لە 46 تا ئێستا کە پارتی یەکەم بووە لە کوردستاندا بە هەمان شێوە هەر پارتی یەکەم دەبێت. لە هەڵبژاردنەکانی پێشوودا نەک پارتی تەنها لە کوردستان یەکەم بووە، لەسەر ئاسی عێراقیش وەکو حیزب پارتی دەنگی یەکەمی هێناوە لەسەر ئاسی عێراق. بۆیە ئەم جارش ئێمە هەوڵ دەدەین بە هەمان شێوە لەسەر ئاسی کوردستان و عێراق لە یەکەم بەدەست بێنینەوە. هەڤاڵان، ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنیشماندا نەهاتین وەکو لایەنەکانی تر هێرش بکەینە سەر هیچ لایەنێک و جنێو ببەخشینەوە، بوختان ببەخشینەوە بەسەر کەسدا، چونکە ئەمە لەگەڵ مێژووی ئێمەدا ناگونجێت و لەگەڵ ئەم قۆناغی ئێمەشدا ناگونجێت. بۆیە دڵنیاتان نەکەینەوە وەڵام نەدانەوەی ئێمە بۆ ئەو لایەنانە لەوەوە نییە کە ئێمە توانای وەڵامدانەوەمان نییە. بەڵام ئەمە بڕیاری سەرکردایەتی پارتی و جەنابی سەرۆک بارزانیە کە ئێمە بە شێوەیەکی هێمنانە بچینە ناو پرۆسەکەوە و گوێش بەوە نەدەین کە کێچی بە ئێمە ئەڵێ. مێژووی ئێمە، ئێستای ئێمە ئەوەمان پێ دەڵێت کە ئێمە هەردەم لە ڕیزی پێشەوەی خەبات بووین، لە ڕیزی پێشەوەی قوربانەکان بووین، ئەم ڕۆژ لە ڕیزی پێشەوەی ئاوەدانیەوەین. بەداخەوە پارتی نەیتوانیەوە لە سلێمانی دەورێکی پێویست ببینێن بڵێن حکومەتی هەرێمی کوردستان، چونکە لێرە ڕێگری زۆر بووە و بەشێکیشی علاقی بەوەیە کە ئێمە نەمانتوانیەوە کاندیدی پێویست بۆ پەرلەمان سەر بخەین. بۆیە دڵنیابن لەوەی کە پارتی بڕوای بەخۆی هەیە، بڕوای بە جەماوەرەکەی هەیە. دڵنیاین ئەم جارەش کە ئێمە سەرکەوتنێکی بەرچاو و بێوێنە بەدەست دەهێنین. ئەو ڕێکخراوانەی هاتوونەتە کوردستان کە ڕێکخراوی بیانین لە کاتێکا کە بە کوردستانە دەگەڕێن، لە کاتێکدا کە ڕاپرسی دەکەن لە هەموو ڕاپرسیەکانە دەنگەکانی پارتی لە سەروەوەیە، واتە لە سەر و دەنگەکانی پێشووترمانەوەن. ئەمەش مانایەکی خۆی هەیە.
واتە خەڵکی کوردستان ئەمڕۆ بڕوای بە پارتی هەیە، بڕوای بە سەرۆک بارزانی هەیە وەکو مەرجەعێک. بۆیە دڵنیاتان نەکەینەوە کە ئێمەش لەگەڵتان ئەبین و جەنابی سەرۆک بارزانیش دڵی لەگەڵ ئێوەدایە و ئێمەش ئەبێ کارە بکەین کە بەڕاستی دڵی جەنابی سەرۆک بارزانی خۆش بکەین. بارزانی هەموو کاتێک فەرموویەتی پارتی سلێمانی دووجار پارتین. ئەم وشەیە تەنها بۆ دڵخۆشکردنی پارتیەکانی سلێمانی نییە، بەڵکو ئەمە عیلاقەی بە مێژووە هەیە، ئەمە عیلاقەی بە قوربانیدانی خەڵکی پارتیەوە هەیە لە سنووری سلێمانی. ئەتوانین بڵێن لە سنووری سلێمانی و گەرمیان. بۆیە ئێوە دڵنیابن کە پارتی نەم هەڵبژاردنانە سەرکەوتووە بێت و داواش لە ئێوەکەین کە پابەند بن بە ڕێنمایەکانەوە، ئەوەی کە لە لەق و لە ناوچەکانەوە دەردەچێت بۆ ئێوە وەکو خۆی جێبەجێ بکەن و دووریشکەونەوە لە ناومێدی، چونکە ئێمە کاک مەسعود وەکو فەرمێت ناومێدی جۆرێکە لە مردن، ئێمە قەت نابێ ناومێد بین. بۆیە بە گڕوتینەوە وەرنە سەر سندوقی دەنگدان، خۆتان، خزم و کەسوکارتان، دۆستەکانتان، تەنانەت ئەو کەسانی کە ئێستا ناومێد بوون لەو لایەنانەی تر بتوانن کاریگەریتان لەسەری هەبێ و بیان بن بۆ سەر سندوقی دەنگدان. من لێرە زیاتر لەم بابەتە قسە ناکەم، تەنها ئەوەیە دەسوچاوتان ماجەکەم، داواتان لێ یەکەم کە کەم تەرخەمی نەنوێنن وەکو نەتان نوانوە، بتوانن زۆرترین خەڵک لە هەواڵان و لە دۆستان و لایەنگران بردنە سەر سندوقی دەنگدان و دەنگیش بە دوو کاندیدەکەی خۆمانە دەین کە شنۆخان و یادگارخانە، کە دوو ئافرەتی تێکۆشەرن، کە دوو ئافرەتن لە بنەماڵەی شەهیدن و شایستەی ئەوەن کە ئێمە بەڕاستی ئەم ماوەیە خۆمان ماندوو بکەین بۆ ئەوانش لە داهاتووە خۆیان ماندوو بکەنەوە بۆ ئێمە. دووبارە بەخێراتنتانەکەم و سوپاسانەکەم، سوپاسی ماندووبوونتانەکەم کە توانیتانە لەم وەزعەدا لێرە لەگەڵ ئێمەدا کۆ ببنەوە. ئێمەش دەڵێن ڕێگای نزیک و دوورمانە کوردایەتی، ڕێنیشاندەری ڕێی کاروانمانە پاردایەتی. سەرکەوتوون. کاندیدانی پارتی لە شاری سلێمانی بە تایبەتی بەندە کاندید لە باسنەی یەک مەژمارە 23 یادگار مەحموود نەسرۆڵڵا. سەرەتا دەبێ بڵێم کەمێک ماندووین، بەڵام ئەو ماندووبوونەش لە ئێستاوە من خۆم ئەزانم کە بەزایە ناچێ بۆ لەبەر ئەوەی کە ڕاستی هەر سەرەتاش جەماوەرمان بە جۆش و خڕۆشێکی زۆر جوانەوانێ، زۆر بەرزەوانێ پێشوازیان لەم پرۆسەیە کە پرۆسەی هەڵبژاردننی پێشبەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. بۆیە هەر کاتێک ئەو دیمەنانە ئەبینین، ئەو خەڵکە کە چۆن هیرمان ئەکا، چۆن لە پێشوازیمان لێکە، نەک تەنها لەم کۆبوونەوە جەماوەریانەیە، بەڵکو ئێمە بە بەردەوام لە ڕاستی لە ناو خەڵکین، یعنی نەک پێم وایە بەڵکو دڵنیا کە خەڵکانی تریش نەک تەنها قاعدە و قەواعیدی خۆمان متمانەیەکی زۆر جوان، متمانەیەکی زۆر دروستیان، زۆر بەرزیان لەلا دروست بووە. ئەو متمانەیەش بێگومان بە حیزبەکەمان بە پارتی دیموکراتی کوردستان بۆیە زۆر جار ڕێتفعلیان ئەوەیە ئەڵێ ئەروەڵڵا ئەگەر بۆ یەکەمین جاریش بێ قەیچێکە بە من پارتی دیموکراتی کوردستان تاقیکەمەوانێ و بەخوا چوون بۆ هەولێر ئەبینم چیان کردووە لە هەولێر. یعنی ئەم شتانە ئێمە کە ئەبیستین بەجددی تەنها یەک شتمان پێڵە و یەک پەیامە کە ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی پەیامی ڕاستەقینەی خۆی دوور لە پۆپولیستیەوانێ، دوور لە ئاژاوی گێڕێوانێ ئەو بە خزمەت بەو دەستکەوتانەی کە هەیەی بۆ ئەم حیزبە خەڵک ببینێت و بڕوا بکە کە کێ بەستەنها بە وتە و بە قسە و کام حیزبیش بە کردار لە خزمەت ئەم میلەتایە و لە پارێزەری ئەم دەستکەوتەمانە.
بۆیە من زۆر زۆر ڕاستەکەی گەشت بینم و هەرچی سەبارەت بە هۆکارێکی تریا با بڵێن دیوێکی تری ئەم دروستبوونی متمانەیە یان وەکو ڕەتفعلێکی قاعدە و قەواعیدی خۆمان و خەڵکی تر ڕاستیەکەی ئاماژە بەوە ئەیان کە ئەمان تااقەتیان لەو هاشوهوش و هەرا هوریایە نییە بەڵکو چاوەڕێ ئەوواکەن کە کاندیدەکان لەسەر خۆ کە بتوانن پەیامی خۆیان بگەین و خەڵکی شتێ بگە کە پەیامی چییە؟ پەیامەکەش ئەوە هیچ لەسەر خۆیە پەیامێکی هێمنیە ئەم هێمنیەش داوای ڕاستیەکەی یەکڕیزی وتاری یەکڕێزی کورد ئەکا نێوماڵی کورد ئەکا یەک وتاری ئەکا چونیەکەم خەڵک بۆی چێتەوە سەریەک ئێمە هەتا پەرتەوازەبین ئەم شەڕە چەلاحانەیە بکەین ئێمە دوژمنی یەکنین بۆیە ئەو سۆفت پاوەرەش ڕاستیەکەی کە بەهێزترین چەکە دەتوانم بڵێم لە سەدەی 21 کە سەردەمی مۆدێرنەیە کە بە مێتۆدی دیموکراسیانە خەڵک کە هەڵمەتی هەڵبژاردننی خۆیەکە سیاست ئەکات ئەوەی کە بتەوێ بۆیە خەڵک لەوە شەوانێ زۆر 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 چۆنەڵێ ڕازیە و جێی دەستخۆشیمان لێ ئەەکەن کە زۆر مەدەنیانە زۆر ئارام ئێمە هەڵمەتی هەڵبژاردننی خۆمانەکەین ئەم مەسلەی ئەم هێمنی و ئارامی بەڕێوەبردننی هەڵمەتی هەڵبژاردن لەلایەن ئێمە وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە سەرانسەری هەرێمە ڕاستیەکەی جوابێکە یان مۆدلێکی ترە کە بەرپەرچی ئەو ئێرهابە فکریە ئەیاتەوانێ یا ئەو هاشوهوش و توندێڵێ کە بەستەنا تەفرەقەیە خستە نێوماڵی کردەوە خەڵک لەوە بێزار بووە خەڵک لەوە بێزار بووە بەڵکو دەیەوێت بەهێمنی بە ئارامی مەدەنیانە هەر حیزبە و لایەنە هەڵمەتی هەڵبژاردننی خۆی بەڕێوە بەرێت. من وەکوشنە نووری عەبدوڵڵا کاندیدی ژمارە 28 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی سەرەتا زۆر سوپاسی ئەم جەماوەرە بە شەرەفەی پارتیمان دەکەین کە ڕۆژانە بە شێوازێکی کەرنەڤاڵێکی جوانیان بۆ پشتگیریکردنی کاندیدانی پارتی و سەرخستنی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی جەماوەری پارتی جەماوەرێکی زۆر لە خۆبردە و جەماوەرێکی زۆر دان بەخواگرتو جەماوەرێکی زۆر مەبدەئی جەماوەرێکی زۆر جوان و خاوەن مەبدەئە جەماوەرێک کە بەڕاستی ئەو ڕێبازە لە دڵ و دەرونیا چەسپاوە هەر بۆیە من لێرەوە بەڕاستی سوپاسی یەکە بە یەکەیان دەکەم. ئێمە لەسەر پەیڕۆ پرۆگرامی خۆمانۆک و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بەرزانی کە داوامان لێکراوە کاندیدان دەبێت بانگەشەکانمان بە شێوازێکی هێمنانە و لەسەر خۆبێ لەسەر بنەمای ڕێزگرتن لە یەکتر چونکە ئەگەر سبەینێ ئێمە دەرچوین و چوینە بەغدا دەبێت ڕووی ئەوەمان هەبێ کە پێکەوە کار بکەین بە یەکڕیزی کار بکەین یەکڕیزی بپارێزین هەر بۆیە ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستاوە و لەم کاتەوە بانگەشەی یەکڕیزی دەکەین لەسەر ئەساسی ڕێزگرتن لە یەکتر جەماوەری پارتی بەڕاستی جەماوەری پارتی و جەماوەرێکی تری خۆڵەمێشیش کە دەبینن پارتی بە بەرنامەیەکی زۆر جوان دابەزیەوە کە دەبینن پارتی حیزبێکی بەدەسەڵات و بەهێزە بەڕاستی ڕوومان تێدەکەن و پێیان خۆشە کە ئەم جارە ئەگەر بۆ یەک جاریش بێت لە سلێمانی پارتی تاقی بکەنەوە. ئەوان دڵی ئێمە بن دڵنیام دڵی ئێمە ئاگەێنن بە پەرلەمان لە بەغا ئەبن بە شێرێ بۆ ئێمە و مافەکانمان دەستەبەرەکەن و ئەگەین بە دوا ڕۆژی خۆمانە و پێگەی خۆمان لە کوردستانە جێبەجێگەین و هەر تاکێکی بۆ مەڵگا لە ئێمە دەستخۆشیان لێگەم هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم دڵی هەر تاکێک و کورد بن لە بەغا شێرانە دەنگ دلێرانە دەنگی خۆیان بەرزکەنەوانیان دژی کوردستان ئێمەی پارتی ئێمەی پێشمەرگەی ئەیلول هیوایەتمان ئەم ڕۆژە بوو کەوا پارتی بتوانێت کاندیدەکانی خۆی تاندید بکات بۆ شەڕی شیعە و سوننە لە بەرامبەری کوردستانە ئێمە لە شاخ کردمان بەڵام ئیمڕۆ نۆرەی شارە ئەمڕۆ نۆرەی شارە بۆ بجە بۆ پێشمەرگە بۆ حەقی کوردستان بۆ ئەوەی کە لە دەرەجە دوو دەرچین بۆ ئەوەی کەوا پارتی دیموکراتی کوردستان پێشڕی کوردستانە ئاخر نەفەس تاکە حیزب بێت لە بەعاسی هەموو عێراق ئیمڕۆ پارتی بتوانێت تاندیدەکانی بە شێوەیەک پەروەردە بکە ئەدەبیەن ئەخلاقیەن
سیاسیەن بە زۆرانی بە لەگەڵ کێ لەگەڵ ئەو حکوومەتە کەوا لە 1920 ئێمە چەوتێنێت. کاندیدەکانی ئێمە داکۆکی کارێکی سەرسەختن بۆ مافەڕەوەکانی کورد بە تایبەتی ئافرەت متمانەمان پێیانە بۆ شایستن. من بۆیە هاتووم دەنگەیەم بە پارتی دموکراتی کوردستان، یەکەم حیزبە لە کوردستانە. من یەکێکم پێشمەرگەی ئەیلولم لەگەڵ مەلام بسەفای ڕەحمەتیار ڕسمم گرتووە. ئەم پارتیانە زۆر گرنگە بچنە عێراق کە دفاع لە کوردستان بکەن لەو شوێنانەی کە داگیر کراوە. ئێمە پێشەوی کورد پارتیە سەرۆکمان بەرزانیە. ئێمە لەناو جەماوەر و ئاپۆڕای پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ڕۆژ بە ڕۆژ وزە ورەی کوردایەتی و پارتایەتی بۆ ئێمە لە هەڵکشانە. کاتێک کە ئێمە ئەو جەماوەرە خوێن گەرم و پڕ حەماسەتەی پارتی ئەبینین، هەمومان پێمان وایە ئێمەی پارتیەکانی سلێمانی گرەومان تەنها و تەنها لەسەر سەرکەوتنە. دڵنیاین وەکو چۆن پارتیەکانی سلێمانی دوێنێ و مێژووی پڕ سەروەریان بۆ پارتی وەکو چیابەرزەکانی کوردستان بە بەرزی هێشتەوە، دڵناین ئایندەشمان هەروە دەبێ و گرەومان تەنها لەسەر سەرکەوتنە. پێخۆشحاڵم ئەمڕۆ لە ناو جەماوەری لیژنەی ناوچەی سلێمانی 2 لە شاری سلێمانی سەر بەلەقی چواری بەڕێز کۆبوومەتەوە. بەڕاستی ئەو حەماسەتی ئەمڕۆ من لێرە ئەیبینم، ئەو حەماسەتەم تەنها لە هەڵبژاردنەکانی ساڵی 92 بینیوە. بۆیە زۆر پێخۆشحاڵم و ئومێدەوارم ئەم خۆشیە هەتا سەر بێت، پارتی بە دەنگەکانی بە سەرکەوتنەکانی زیاتر دڵی جەماوەرەکەی و هەواڵانی خۆی خۆش بێت. ئەمڕۆ لە خزمەت هەواڵانی لەقی چوار بەشداری هەڵمەتی پاڵپشتی لە کاندیدانی بازنەی 1 و 2 بووین و بە دڵنیاییەوە هەر یەکێک لە ئێمە لەسەر جەم بازنەکان کە سوکار و خزمی هەیە و کاریگەری خۆی هەیە. بۆیە بە دڵنیاییەوە زۆر باشە بێگەر بتوانین لە جگە لە بازنەکانی خۆمان لە بازنەکانی تریش تەواجودمان هەبێت تا بتوانین بە هەمومانەوە دەنگی پێویست کۆکەینەوە بۆ سەرخستنی کاندیدەکانمان. و لێرە شۆتوانم بڵێم بەو حەماسی کە لێرە بینیم سەرکەوتنی کاندیدەکانمان نزیکە. گەشتبینم زۆر گەشتبینم لە هەر 5 بازنەکە پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنمە دەستبێنێ. هەر هەموومان دەنگ دەدەین بە پارتی و بە بەرزانی، هەر هەموومان دەنگ دەدەین بە پارتی و بە بەرزانی، بۆ پەرلەمانی عێراق هەموو کاندیدەکانی، بۆ مانەوەی کوردستان بۆ ئاشی و ئاوەدانی، دەنگەکانمان دەبەخشین بە کاک مەسعود بەرزانی، دەنگەکانمان دەبەخشین بە کاک مەسعود بەرزانی. سەیری هەولێر و دهۆک سەیری ڕێگە و جادە و بە، سەیری هەولێر و دهۆک سەیری ڕێگە و جادە و بە، سەیری بینە و سەوزایی سەیری گشت ڕۆژەکان، حەکیمی کاک مەسرورە لەگەڵ کاکە نێچیربان، هۆڵیان لێ هەڵماڵیوە و بۆ خزمەتی کوردستان، هۆڵیان لێ هەڵماڵیوە و بۆ خزمەتی هەر هەموومان دەنگ دەدەین بە پارتی و بە بەرزانی، هەر هەموومان دەنگ دەدەین بە پارتی و بە بەرزانی، بۆ پەرلەمانی عێراق هەموو کاندیدەکانی، بۆ مانەوەی کوردستان بۆ ئاشتی و ئاوەدانی، دەنگەکانمان دەبەخشین بە کاک مەسعود بەرزانی، دەنگەکانمان دەبەخشین بە کاک مەسعود بەرزان. قوربانێ بم هەو! بڕیاری داوە پارتی هەرگیز خۆ ناچەمێنێ، بڕیاری داوە پارتی هەرگیز خۆ ناچەمێنێ، لە بەردەمی دوژمنە سەری دانانەوێنێ، تاکو نەخشەی کوردستان لە جیهان دەنەخشێنێ، هەتا نەبین بە دەوڵەت خەباتی ناوەسێنێ، هەتا نەبین بە دەوڵەت خەباتی. هەر هەموومان دەنگ دەدەین بە پارتی و بە بەرزانی، بۆ پەرلەمانی عێراق هەموو کاندیدەکانی، بۆ مانەوەی کوردستان بۆ ئاشتی و ئاوەدانی، دەنگەکانمان دەبەخشین بە کاک مەسعود بەرزانی، دەنگەکانمان دەبەخشین بە کاک مەسعود. قوربانێ بم کاک مەسعود! سەرکردەی وڵاتەکە
وڵاتەکان هەموو کار بەدەستەکان سەرکردەی وڵاتەکان هەموو کار بەدەستەکان